سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا سەردانێکی گرنگ دەبێت بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا کە کۆمەڵی گۆڕانکاری گەورە لە ناوچەکە ڕوویان داوە هاوکێشە سیاسیەکان لە گۆڕانکاریدان هاوکات هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی لە ئاستینە و دەوڵەتیدا هەیە ئەمە ڕاوبۆچوونی شرۆڤەکاران و دیپلۆماتکارانی باڵای ئەمریکا و هەروەها شرۆڤەکارانی سیاسی لە ئاستینە و دەوڵەتی من لەم بارەوە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کێن شۆکلی ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵم دەبێت بەڕێز شۆکلی سپاس کە لەگەڵ کوردستان 24 پەیوەندیەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان ئێستا لە ئاستێکی بەهێز و باشدان پێتان وایە بۆچی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا ئەوەندە گرنگە؟ هەرێمی کوردستان دەرکەوتووە کە دۆستێکی باشی ئەمریکا بۆ لە ساڵانی ڕابردوودا لە سەردەمی جەنگی داعشیش بینیمان بۆیە کورد هەمیشە هاوپەیمانێکی باشی ئەمریکا دەبێت و بۆ ناتۆش بە هەمان شێوە لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتان بۆ نمونە وەکو ئێران کورد هاوپەیمانێکی متمانە پێکراوە کەسێک دەتوانێت متمانەی پێ بکات سەقامگیریشە بە هەمان شێوە شوێنێکی گرنگی هەیە لە ناوچەکەدا زۆرینەی هاوپەیمانانمان لە ناوچەکەدا سەقامگیردا نین بۆ نمونە چەندین جار دەبینین حکومڕانی دەگۆڕێت بەڵام هەرێمی کوردستان سەلمێنراوە کە سەقامگیرە و دۆستێکی متمانە زۆر باشە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا کۆبوونەوەی لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا و دەسەڵاتەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە تایبەتی لەم کاتەدا چۆن دەبینن هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ئەو متمانە و سەقامگیری کە لە کوردستان هەیەی لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیەکانیدا ڕەنگ بداتەوە بەهێزتری بکات؟ لە بڕوایەدام ئیدارەی ترامپ جەختی کردووەتەوە لە بەرقەرارکردنی ئاشتی لە ناوچەکەدا و بەرەو پێشبردنی دەرفەتەکانی بواری ئابووری چەندین دەرفەتی ئابووری هەیە لە کەرتی وزە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە بواری پیشەسازیشدا بۆیە دەبینین لە بڕوایەدام گەشەکردن بەردەوام دەبێت لە بۆ نمونەوە بەرهێنانی ئەمریکا لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت زیاتر بەردەوام دەبێت و هەنگاویش زیاتر دەگیرێتە بەر تاوەکو سەقامگیری و ئاشتی ناوچەکەدا زیاتر بێت ئەمەش دەرفەتە بۆ کورد بۆ ئەمریکاش باشە هەرێمی کوردستان دەتوانێت چۆن ڕۆڵ بگێڕێت لە ئەم ئاڵۆزی و هاوکێشانەی کە لە ناوچەکەدا خەریکن ڕوو دەدەن ئەم هاوکێشانە کە خەریکن دەگۆڕدرێن ئەمریکا چۆن دەڕوانێتە پێگەی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕووبەڕۆی عێراق بۆتەوە هاوکات وڵاتانی دیکەی ناوچەکەش لە ڕووی جوگرافیەوە هەرێمی کوردستان دەکەوێتە نێوان چەند وڵاتێک کە ململانەیان هەیە بۆ نمونە لە سووریا حکوومەتێکی نوێ هەیە چاوەڕێن چۆن دەبێت وا دیارە سەرۆک ترامپ هەنگاوێکی باشی گرتووەتە بەر لەگەڵ ئەو حکومەی نوێی لە سووریا هەیە چاوی لەوەشە سەقامگیری و ئاشتی لە ناوچەکەدا هەبێت بە هەمان شێوەش دراوسەیەکی دیکە هەرێمی کوردستان ئێرانە لەگەڵ ئێران ململانەی چەکی ئەتۆمیمان هەیە بۆ تا ڕادەیەک هەوڵی داوە سەقامگیری تێک بدات بۆ نمونە گروپی چەکداریمان هەیە لە ناوچەکەدا ئەمریکا دەیەوێت وەبەرهێنان لە ئێران بکرێت بۆ ئەوەی خەڵکی ئێران لە نەهامەتیدا نەمێنن و لە دۆخێکی باشتر بژین و گەلی کورد خاڵێکی هاوبەشە هەموو ئەو گەل و نەتەوانە کۆ دەکاتەوە ئەمریکاش لە هەوڵەکانیدا دەیەوێت ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا بەرقەرار بکات خۆشگوزەرانی هەبێت سەرۆک ترامپ جەخت لەوە دەکاتەوە دەیەوێت گەشەی ئابووری هەبێت دەیەوێت سەقامگیری لە ناوچەکەدا بەدی باشە بابەتی هاوکاری ئەمنی و بەرگریەکێکە لە پایە گرنگەکانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بەتایبەتی لە شەڕی دژی ترۆر و هاوکاریەکانی پێشمەرگە و هاوپەیمانەی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکامان بینی ئای ئەمریکا تا چەندە دەتوانێت تەپاڵپشتیکردنی لوجستی و سەربازی بۆ هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە بەردەوام بێت لە دوای پتەوکردنی ئەم پەیوەندیانە لە ئیدارەی نوێی ئەمریکا بەتایبەتی لە بڕوایەدام هێزی پێشمەرگە بە بەردەوامی پشتیوانی دەکرێت لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی ڕاوێژکاریەوە بوونێکی گەورەمانەیە لە هەرێمی کوردستان ئەمەش بەردەوام دەبێت بوونی ئەمریکا بەردەوام دەبێت تا کاتێ ئەمریکا لەوێ بێت پشتیوانی لە کورد بکات کوردستان کارێکی زۆر باشی کردووە لە یارمەتیدانی ئەمریکاش لە تێکشکانی داعش بە هەمان شێوە بۆیە کورد بە شێوەیەکی زۆر باش
مامەڵەیان لەگەڵ کێشەی داعش کرد ئەمریکاش ئەمە دەزانێت بۆیە بەردەوام دەبێت لە پشتیوانیکردن لە کورد لە پێشمەرگە لە چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی لە ڕووی وەبەرهێنان و لە ڕووی ئابووریشەوە بەردەوام بێت لە ناوچەکە و سوپای ئەمریکاش لە پشتیوانیکردن لە پێشمەرگە بەردەوام. زۆر باشە. ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە هاوکاتە لەگەڵ سەردانە مێژوویەکەی دۆناڵد ترەمپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو یەکەم سەردانی لە خولی دووەمی سەرۆکایەتیدا بۆ دەرەوەی ئەمریکا. ئەم هاوکێشانە و ئەم پەیوەندیانە چۆن دەبینن؟ چۆن پێگەی هەرێمی کوردستان لەلای ئەمریکا ئەوەندە بەهێزە بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو وڵاتێک وەکو هاوپەیمانێکی بەهێز لە ناوچەکە لەم کاتەدا دەکرێت؟ لە بڕوایدەم هەرێمی کوردستان یاریزانێکی سەرەکیە لە ویستی ئەمریکا بۆ خۆشگوزەرانی و بەرەو پێشچوونی ئابووری لە ناوچەکەدا 20 ساڵە دەبینین ناوچەکە لە جەنگدا ئەمەش نابێتە هۆی خۆشگوزەرانی و ئابووری بەڵکو خەڵک گیان لەدەست دەدەن ناوچە وێران دەبێت و هەرێمی کوردستان گرنگە لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا هەوڵ دەدات کار لەگەڵ هەموو سەرکردە عەرەبەکان بکات لە ناوچەکەدا بۆی ئابووری بەرەو پێش بچێت و بە سەقامگیری بەرقەرار بێت. زۆر باشە. ئەوەی کە ئەمەوێ باسی بکەم لێرەدا ئەوەیە کە ئەمریکا ئەو متمانەی کە بەڕێزیشت ئاماژەی پێکرد بە هەرێمی کوردستان لە چەند ڕۆ خەریکە بەهێزتر دەکات هەنگاوەکان بەرەو پێشەوە دەڕۆن. گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکا لە جیهان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە. ئەم متمانەی ئەمریکا بە هەرێمی کوردستان وەکو حکوومەتێکی فدراڵی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ چۆن هەرێمی کوردستان توانیوێتی تا ئەم ئاستا پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بەرەو پێش بات؟ ئەمە سەنگی هەرێمی کوردستان دەگەینێتە کوێ؟ بە گوێرەی ئەزمموی من حکوومەتی هەرێمی کوردستان سەلمێنراوە کە هاوبەشێکی باشە لە دوای 2011ەوە بینیمان بە بەردەوامی چەندین جار داگیرکاری ڕوویداوە هێرش کراوە لەلایەن داعشەوە لەلایەن گروپی تیرۆریستی دیکەوە کورد سەلماندی کە دەتوانێت پشتیوانی لە هەوڵەکانی ئەمریکا بکات بۆ بەرقەرارکردنی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا بەکردەوە بینیومانە کە کورد متمانە پێکراوە هاوبەشی باشی ئەمریکایە. کورد هەمیشە خۆی سەلماندووە کە کەسێک دەبێت یاخود گەلێک دەبێت ئەمریکا دەتوانێت پشتی پێ و بەستێت لە ناوچەکە بۆی هەنگاو بنێن بەرەو ئاشتی بەرەو گەشە پێدان لە بەرژەوەندی و سوودی گەلی هەرێمی کوردستان و وڵاتانی ئاماژەت بەوە کرد کە کورد هاوبەشێکی متمانە پێکراوە لەم بەرژەوەندی هاوبەشانەی کە لەگەڵ ئەمریکادا هەیەی ئەو دەرفەتانەی کە لە بەردەم کورددایە چییە؟ ئەتوانێت چۆن کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت بۆ داهاتوو؟ ئاشکرایە بۆ نمونە کەرتی وزە کەرتی نەوت بابەتێکە لەمەدا لە بڕوایدام حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سوود لەو دەرفەتانە وەربگرێت بە پشتیوانی ئەمریکا بە یارمەتی ئەمریکا ئەمەش سوودی ئابووری دەبێت بەڵام نەوت تاکە خاڵ نییە کە کورد دەتوانێت بهێنێتە سەرمێزەکە هەرێمی کوردستان دەتوانێت لە بواری پیشەسازی و کەرتی دیکەدا دەرفەتی ئابووری دروست بکات ئەمەش سەرنجی کۆمپانیا ئەمریکیەکان ڕادەکێشێت بۆی بێنە هەرێمی کوردستان و پشتیوانی لە هەرێمی کوردستان. باشە لەوە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ بۆ نمونە وڵاتانی دەرەوەدا لە پەیوەندیەکانیدا بە تایبەتی لەگەڵ ئەمریکا کە ئێستا ئەمریکا خەریکە پێداچوونەوە بە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتان دەکات لە بواری ئەو پەیوەندیانەی کە هەیەی وەکو کەمکردنەوەی ئەو هاوکاریانە بۆ وڵاتانی تر بەڵام لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندێکی پتەوی بازرگانی و بەرهێنان ئابووری و کۆمەڵێک بابەتی دیکەی ئەمنی و هاوکاری سەربازی بەیەکی ئەبەستێتەوە. ئەکرێت لەم ئیدارەیەدا ئەم پەیوەندیانە لەسەر چ بنەمایەکی هاوبەش بەردەوام بن بۆی کە هەرێمی کوردستانیشم دەرفەتانە بۆ خۆی بخۆستێتەوە؟ ئیدارەی ترامپ زۆر بەڕاشکاوی گوتوێتی ئەوەی دانەوێت بیبینن خۆشگوزەرانی ئابووریە و کۆتایی هێنانیشە بە جەنگ لە ناوچەدا هەر کەسێک دەکرێت پشتی پێ ببەستێت بۆەوەی یارمەتی بدرێت لە ناوچەکەدا هەر کەسێک متمانە پێکراو بێت هاوبەشێکی باشی ئەمریکا دەبێت زیاتر لە 20 ساڵە کورد خۆی سەلماندووە کە متمانە پێکراوە هاوبەشێکی باشە لە دەرفەتی ئابووریدا بە هەمان شێوەش لە ئایندەدا بۆ تێڕوانینەکانی سەرۆک ترامپ بۆ ناوچەکە دەگونجێت لە کۆتاییدا شەڕ لە بەرژەوەندی هیچ گەلێک نییە لە هیچ نەتەوەیەکدا نیە لە کاتێکدا هێرشی سەربازی
کارێکی ناچاریە کاتێک کار لە کار دەترازێت بەڵام لە کۆتاییدا باشە هێرشی پێت سەربازی وایە ئەم پێویست. پەیوەندیانەی کە هەرمی کوردستان لەگەڵ ئەمریکا هەیەی بنیادنانەوەی جارێکی دیکەی ژێرخانی پەیوەندیەکانی لەگەڵ ئیدارەی ئەمریکا کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق و هەرمی کوردستان و عێراق چۆن دەبێت؟ لۆ بڕوایەدام هەرێمی کوردستان خەڵکی خۆی کردووەتە لە پێشینە لە ئێران سیاست لە پێشینەیە لە بەغدا سیاست لە پێشینەیە بەڵام لە هەرێمی کوردستان لە هەولێر گەل پێش هەموو شتێکە ئەمە کاری لە پێشینەیانە بۆی ژینگەیەکی باش دروست بکرێت بۆ خانەوادەکانی کورد بتوانن خۆش گوزەران بن منداڵەکانیان پەروەردە بکەن بەڵام ناوچەکانی دیکەدا ئەمە خاڵی لە پێشینە نەبووە بەڵام بۆ نەتەوەی کورد بۆ هەرێمی کوردستان ویستویانە ئەو کارە بکەن بۆ بەرەو پێشچوون بۆ یارمەتیدانی خۆیان بینیمانە لە بەغدا لە ئێران لە سووریا لە وڵاتانی دیکە ئەوان نیان کردووەتە خاڵی لە پێشینە. باشە کەواتە پێت وایە ئەمریکا ئەتوانێت ڕۆڵ بگێڕێت بۆ ئەوەی ئەو گوشارانەی کە بەغدا لە ڕێگەی جیاوازەوە بەسەر هەرێمی کوردستان دروستی دەکات بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پرسی موچە و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە وەکو کارتێکی فشار بەکاری دەهێنێت لەگەڵ هەرێمی کوردستانی چارەسەر بکات ئەو گوشارە لە عێراق بکات کە چیتر بەو سیاسەت و بۆ دیدگایە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکات ئەمە ئەکرێت یەکێک بێت لە بەرنامەکانی ئەو کۆبوونەوانە و هەروەها داهاتوو بۆ ئەمریکا و هەرێمی کوردستان. لە بڕوایەدام ئەمریکا دەتوانێت فشار لە بەغدا بکات یارمەتی دەربێت تا لە مێزی دانوستان گفتوگۆ بکەن لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بێکەوە کار بکەن بە هەمان شێوەش گەلی کورد دۆستێکی باشی هاوبەشێکی باشی ئەمریکا بووە لە کاتێک سەرجەم هاوبەشەکانی دیکە تێکشکێنران ڕوخان بە دیاریکراوی دوای هێرشەکانی داعش گەلی کورد شەڕی کرد هاوبەشێکی باش بوو زۆر گرنگ بوو لە تێکشکانی داعش لەو ناوچەیەدا بۆیە لە بەرەم هۆکارەیە ئەمریکا بەردەوامە لەوە بەرهێنان لە کوردستان. باشە پێت وایە مەترسیەکانی ئەو شەڕەی کە ئەمریکا بە هاوپەیمانەتی لەگەڵ هەرێمی کوردستان ڕوبڕووی بووە بۆ نمونە شەڕی تیرۆر هێشتا لە ناوچەکە بەردەوامە کە ئەمریکا ئەوەندە جەخت لە هاوپەیمانەتی کورد و هەرێمی کوردستان دەکاتەوە بۆ ڕووبڕوون بوونەوەی توندڕەوی و هەروەها تیرۆر. بە دڵنیاییەوە پێشمەرگە هاوبەشێکی زۆر نایاب بووە لە شەڕی دژی داعش بۆیە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنیان تا داعش بە تەواوی تێکشێندرێت جارێکی دیکە سەرهەڵ نەداتەوە ئەمەش خاڵێکی دیکە بووە کورد خۆی سەلماندوێتی کە هاوبەشێکی زۆر باشە لە شەڕی دژی تیرۆر و بۆ ئەمریکاش بە شێوەیەکی گشتی. باشە کە ئەگەر بمانەوێت کۆبندێک لەم قسانە بکەمە پرسیارێک بۆ جەنابەت کەواتە ئەمریکا چی لە هەرێمی کوردستان دەوێت و هەرێمی کوردستان دەتوانێت چی لەگەڵ ئەمریکا بە هاوبەشی بەدەست بهێنێت؟ ئەمریکا دەیەوێت هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیر بێت دەکرێت پێگەیەک بێت بۆ ئاشتی لە ناوچەکەدا بڵاو بکرێتەوە دوای شەڕ لە عێراق ئەمە تاکە شوێن بوو بە سەقامگیری ما بێتەوە هەموو ناوچەکانی دیکە لاواز بوون چەندین حکومەت بینیمان هاتن و ڕۆیشتن کەسایەتی هاتن و ڕۆیشتن بەڵام هەرێمی کوردستان بە تەواوی بە سەقامگیری ماوەتەوە هاوبەشێکی متمانە پێکراو بووە بۆیە لە بڕوایەدا هەرێمی کوردستان دەبێتە ناوچەیەک تێیدا ئەمریکا دەیکاتە پێگەیەک دەرفەتە ئابوووریەکان و هەوڵەکان بۆ تێکشکانی تیرۆر بڵاو بکاتەوە لە ناوچەکەدا چونکە هەمیشە متمانە پێکراو بووە. کەواتە سەقامگیری هەرێمی کوردستان چ کاریگەریەکی لەسەر کۆی ئەو هاوکێشانە دەبێت کێستا لە ناوچەکە ڕوو دەدەن؟ ئەم سەقامگیریە ڕێگە بە ئەمریکا دەدات نەکتەنیا لە هەوڵەکانی بۆ تێکشکانی داعش یاخود تیرۆر لە ناوچەکەدا بەردەوام بێت بەڵکو لەمەش گرنگتر دەبێتە پێگەیەک بۆ بەرەو پێشچوونی ئابووری دەبینین چەندین کۆمپانی ئەمریکی دێنە ناوچەکە و یارمەتی کورد دەدەن یارمەتی دەردەبن لە بەرەو پێشچوونی ئابووری ئەو ناوچەیەدا هەرێمی کوردستان جارێکی دیکە دەڵێم یەکە لە سەقامگیرترین ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش گەورەتر و گەورەتر دەبێت لەگەڵ تێپەڕبوونی کاردا و هاوبەشی ئەمریکاش یارمەتی دەردەبێت
بۆ بڵاوبوونەوە و زیادبوونی گەشەی کەواتە پێتان وایە لەسەر بنەمای ئەم پەیوەندیانە لەسەر جەم ئەو بوارانەی کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرد هاوبەشی و هاوپەیوەندی ئەمریکا و هەرێمی کوردستان بەردەوام دەبێت و ئەمریکا تاکەی ئەم هاوپەیوەندیەوە ئەم بەهێزکردنی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لە ئەولوێتی کارەکانی قرار دەدات. بەڵێ لۆ بڕوایدام هەرێمی کوردستان ناوچەیە کە ئەمریکا دەتوانێت پشتی پێ ببەستێت وەکو پێگەیەک بۆ ئۆپەراسیۆنی سەربازی نەک تەنیا بۆ ئۆپەراسیۆنی سەربازی بەڵکو پێگەیەک بۆ گەشەی ئابووری هەروەک گوتم کلیلی گەشەی ئابووریە کلیلی سەقامگیریە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکەشی کاری باشیان هەبێت و بتوانن ئاگاداری کەسوکار و خانەوادەی خۆیان بن و ئاشتی لە ناوچەکەدا بەرقەرار بێت. کورد زۆر بە سەختی شەڕی کردووە سەقامگیری و ئاشتی بۆ خۆی بەرقەرار بکات لە ئایندەشدا لە گەشەی ئابووری ئەمە زیاتر دەردەکات. باشە ئەمریکا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی هاوکاری هەرێمی کوردستان و پاڵپشتی دەکات و پەیوەندیەکانی لەگەڵی بەردەوام دەکات یان هەرێمی کوردستان فاکتەرێکە بۆ ئەوەی کە لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆزدا بە سەقامگیری بمێنێتەوە بۆی کە بتوانێت کاریگەری لەسەر ئارامی و سەقامگیری بەشەکانی دیکەشە بێت. لە بڕوایەدام هەرێمی کوردستان دەبێتە نمونەیەک بۆ گەلانی تر بۆ نەتەوەکانی تر بۆەوەی چاوی لێ بکەن چاو لە کارەکان و دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. ئامانجی ئەمریکا ئەوەیە ئەو سەقامگیری و ئاشتەی لە هەرێمی کوردستان جێگیر بووە لە تەواوی ناوچەکە بڵاو بێتەوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێزکن شۆکڵی ڕاوێژکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کالیفۆرنیاوە لەگەڵ کوردستان 24 بووی.